سڵاوتان لێبێ قوتابیان من مامۆستا شۆژ ڕەفیق لە ئامادەی کلێڤەری ناحوکمی وانەیە دیکەی فیزیای پۆلی دوازدەتان پێشکەش دەکەم لەوانەیە ئەوڕۆدا باسی یاسای نیوتن بۆ چێشتکردنی گشتی دەکەین هەر ناوی بەشی یەکەممان جوڵەی بەخول و یاسای نیوتن بۆ چێشتکردنی گشتی بوو جا کۆتا بابەتی ئەو بەشەی باز دەکەین لەو بەشەیدا باسی هێزی چێشتکردن دەکەین هێزی چێشتکردن هێزێکی ئاڵوگۆڕە لە نێوان دوو تەندا لە نێوان هەموو دوو تەندا هێزی چێشتکردن هەیە بۆچی دەرێن ئاڵوگۆڕ بۆ منە ئەگەر لە نێوان زەوی و مانگدا هێزی چێشتکردن هەیە ئەگەر زەوی بچێشین زەوی و مانگ بچێشین دەبینین لە نێوان زەوی و مانگدا هێزی چێشتکردن هەیە زەوی بەهێزێک مانگ چێش دەکاتن و مانگیش بەهێزێک زەوی چێش دەکاتەوە لەبەرهەم دەدرێن ئاڵوگۆڕ واتە لە نێوان هەردوو تەنەکەدا هەیە یاسای نیوتن بۆ چێشتکردنی گشتی ئەگە بنووسین هێزی چێشتکردن دەکاتە جیە پێی دەڵێن نەگۆڕی چێشتکردنی گشتی کە نرخەکەی 6.63 جانتوان ناقز 11 و بارستایی یەکەم بارستایی دۆم لە نێوان دوو تەندە هەر تەنێک بارستایی خۆ هەیە کەواتە ئەگەر دەق یاسایەکە بڵێن هێزی چێشتکردن ڕاستەوانەیە لەگەڵ لێکدانی بارستایەکان چکەمان فێرمی ناشتێک لەسەرەوە بوو واتە ڕاستەوانەیە لێکدانی بارستایەکان ڕاستەوانەیە لەگەڵ هێزی چێشتکردن و پێچەوانەیە لەگەڵ دوو جای دووری نێوان دوو بارستایەکەی ئەو ئاڕە لێرەدا پێی دەڵێن چه ئار پێی دەڵێن ئەو ئاڕە پێی دەڵێن دووری نێوان دوو بارستایەکە لە مۆزوعەکانی ڕابردوودا ئار دووری تەم بوو لە تەورەی خوڕانەوە بوو بەڵام ئێستا دووری نێوان دوو بارستایەکەیە ئەگە هاتوو دوو بارستایەکەش دوو بارستایی گۆیی بیتن ئەوە دووری نێوان چەقی دوو بارستایەکەیە ئەوە پێی دەڵێن ئار کەواتە ئەگەر یاسای چێشتکردنی گشتی لەسەر دوو هۆکاری بەندە لەسەر لێکدانی بارستایەکان کە ڕاستەوانەیە و بەندە لەسەر دوو جای دووری نێوان بارستایەکان کە پێچەوانەیە ئەو جی ئەگە یاساکەی پێ جی بنووسم لێرەدا جی یەکسانە دوولا دوو نێوەندە چی دەکەین ئەوەی لەگەڵ نەزانراویەکەیە M1 M2 لە ژێرەوە و هێزی چێشتکردن جارانی ئار دووجا لەسەرەوە لەبەر ئەو هۆکاری جیت بە یاساکەی پێجی دەنووسن لە بۆەوەی بزانین ئایەکەی نەگۆڕی چێشتکردنی گشتی چێت کوزاری وا لە وەزارەتەوە ئایا کام لەمانە یەکەی نەگۆڕی چێشتکردنی گشتینە ئێستا کە یاساکەمان بە پێی جی نووسی یەکاندانینەوە ئێستا یەکەی جیمان لە بۆ دەرەچیتم زانین چیە هێزی چێشتکردن بە نیوتنە و ئار دووریە بە مەترە بەڵام ئاڕەکەمان دووجایە بارستایی بە کیلۆگرامە بارستایش کەشمە هەیە بە کیلۆگرام کەواتە کیلۆگرام جاران کیلۆگرام دەکاتە کیلۆگرام دووجا کەواتە یەکەی پێوانی نەگۆڕی چێشتکردنی گشتی نیوتن جاران مەتر دووجا لەسەر کیلۆگرام دووجا و ئەو نرخە ناگۆڕێ ناڵێن هێزی چێشتکردن لەسەر نەگۆڕی چێشتکردنی گشتی بەندە چکو لە خۆمان دەڵێن نەگۆڕە نرخە ناگۆڕێ لە کاتیشی کارکردنی پرسیارەکاندا ئەو نەگۆڕە دەدرێت بەڵام دەبی واش تەرکیزی بکەی کە بیناسیەوە ساڵەکان هاتبەوە کام لەمانە بڕی نەگۆڕی چێشتکردنی گشتیە کەواتە نرخەکەی 6.63 جاران دەتوان ناقص 11 زانیمان هێز چێشتکردن لەسەر دوو هۆکاری بەندە لێکدانی بارستایەکان و پێچەوانەیە لەگەڵ دوو جای دووری نێوان دوو بارستایەکە هێزی چێشتکردن ڕاستەوانەیە لەگەڵ لێکدانی بارستاییەکان و پێچەوانەیە لەگەڵ دوو جای دووری هێزی چێشتکردن پێچەوانەیە هەر شتێک لە ژێری بواتە پێچەوانەیە لەگەڵ دوو جای دووری و دەشتوانین بە شێوازەش دەربڕین بڵێن هێزی چێشتکردن ڕاستەوانەیە لەگەڵ ئەو بڕە ناوی چییە ئەو بڕە ناوی هەڵگەڕاوەی دوو جای دووریە کەواتە هەمان دەستەواژەیە هێزی چێشتکردنی مانگ نێوان مانگ و زەوی کە تازە باسمان کرد گوتمان هێزی چێشتکردن هێزێکی ئاڵوگۆڕە بزانە زەوی بەهێزێک مانگ چێش دەکاتن لە هەمان کاتدا مانگیش بەهێزێک زەوی چێش دەکاتەوە و هێزی چێشتکردن یەکێکە لە یاساکانی کە پەیڕەوی یاسای پێچەوانەی دوو جای دووری دەکات چونکە لەگەڵ دوو جای دووری پێچەوانەیە یاسای دیکەشمان هەبووە پەیڕەوی ئەو یاسای کردیە پێچەوانەی دوو جای دووری هێزی کارەبایی کە لە پۆلی 11 هێزی کارەبایی وەردەگرت دەمانگو دەکاتە نەگۆڕی کۆڵۆم بارگەی یەکەم بارگەی دووەم ئاردووجا تەماشامان دەکات هێزی کارەباش لەگەڵ دوو جای دووری پێچەوانەیە و لە دەرسانی بەشی چوارەمیش باز دەکەین توندی دەنگ یان توندی هەر شەپۆڵێک دەکاتە توانە لەسەر 4 پای ئاردووجا
کەواتە یاسای توندی شەپۆڵەکانیش پەیڕەوی یاسای پێچەوانەی دووجای دووری دەکات. کەواتە پەیوەندیمان هەبوو لە نێوان چ لە نێوان هێزی چێشتکردن و دووری بۆ زانینی گۆڕانەکانی دووری چ کاریگەریی هەیە لەگەڵ هێزی چێشتکردن ئەو پەیوەندی بەکاردێنین. هێزی چێشتکردنی دووەم مادام هێز چێشتکردنی دووەم لەسەرەوەی دەبێت ئاڕی دووەم دووجا لە ژێرەوە لەبەر ئەوەی پەیوەندی نێوان هێز چێشتکردن و ئاڕی پەیوەندێکی پێچەوانەیە کە هێز چێشتکردنی یەکەم لە ژێرەوە دانا واتە ئاڕوەن دووجا لەسەرەوەیە. جا پرسیار لە بۆ دێتەوە هەر لێک گۆڕین زانین گۆڕانکاریەکان چی دێتن پرسیارمان لە بۆ دێتەوە ئەگەر هەر یەکە لە بارستاییەکان ببێتە دوو ئەوەندا هەر یەکە لە بارستاییەکان یعنی هەر بارستاییەک ببێتە دوو ئەوەندا بە کام کۆرکە هێزی چێشتکردنی نێوانیان دەگۆڕێت کەواتە هێزی چێشتکردن گوتمان ڕاستەوانەیە لەگەڵ لێکدانی بارستاییەکان ڕاستەوانەیە لەگەڵ لێکدانی بارستاییەکان بارستایی یەکەم و بارستایی دووەم. گۆڕانەکە چی لە هاتووە هەر یەکە لە بارستاییەکان بوونەتە دوو ئەوەندا کاتە هیچ چێشتکردنەکە دەبێتە چوار ئەوەندا. ئەگەر بیگوت با لە پرسیارەکە یەکێک لە بارستاییەکان بێتە دوو ئەوەندا یەکێک لە بارستاییەکان بێتە دوو ئەوەندا ئەو کاتی ئەما چمان دەکرد تەنها بارستاییەک بوویتە دوو ئەوەندا ئەو کاتی دەمانگوت هیچ چێشتکردنیش دەبێتە دوو ئەوەندا. ئەگە دووری نێوان دوو بارستایی بێتە دوو ئەوەندا دووری نێوان دوو بارستایی دووری واتە ئار دووریەکە بوویتە چەند بوویتە دوو ئەوەندا بوویتە دوو ئەوەندە یەکەم جاری یعنی چەو قسەیە یعنی دووری نێوان دوو بارستاییەکە لە باری دووەمدا بوویتە دوو ئەوەندەی دووریەکەی لە باری یەکەم جاری. ئایا هیچ چێشتکردنیوانیان چۆن دەگۆڕێتن گوتم ئەو پەیوەندی توانین بەکاربین بۆ بەراوردکردن لە نێوان هێزی چێشتکردن و دووری FG2 لەسەر FG1 یەکسانە بە R مادام FG1 لە ژێرەوەیە R1 دووجا لەسەرەوەیە FG2 ئاتە R2 دووجا لە ژێرەوەیە. دانانەوەکەی دەکەین FG2 لەسەر FG1 وەک خۆی دەنووسمەوە کە دەڵێت هێزی چێشتکردنیوانیان چۆن دەگۆڕێت بە کام کۆلکە دەگۆڕێت دەبێتە چەند ئەو مەبەستی ئەوەیە ئایا FG2 چی لێ دێت یعنی بە پێی FG2 بنووسین. ئاری یەکەم جارەکەمەوە خۆتی R1 دووجامان نووسیوە بەڵام لە جاتی R2ی R2 دووجایە نرخی R2 چەندە دوو ئەوەندەی یەکەم جارە کەواتە ئەو دووجایە کە دەکەینەوە دەبێتە چ دەبێتە FG2 لەسەر FG1 کێشی دووەم لەسەر کێشی یەکەم یەکسانە بە R1 دووجا دووجا دەکەتە چوار R1 دووجا دەکاتە R1 دووجا ئەو کورتکردنەوەی دەکەین R1 دووجا لەگە R1 دووجا کودێتەوە ئەوە لێکوانە یەک ماوەتەوە دوولا دووناوەندە چی دەکەین دەبێتە چ دەبێتە چوار کێشی دووەم یەکسانە بە یەک جاران کێشی یەکەم ئەما دەمانەوێت پێ کێشی دووەم نووسین کەواتەوە پێ کێشی دووەم نووسین FG2 هەر ژمارێک لەلایە چاوکێشە بچێتە لاکەی دیکە ئەوە هەڵدەگەڕێتەوە چوارەکە بچێتە ئەو دەبێتە یەک لەسەر چوار FG1 کەواتە هێزی چێشتکردنەکە بە کام کۆڵکە دەگۆڕێ هێزی چێشتکردنەکە دەبێتە چارەجی یەکەم جاری یاخود ڕاستەخۆ توانی ئەوها بۆ شێوازەی بڵێ هێزی چێشتکردن پێچەوانەیە لەگەڵ چ لەگەڵ دووجای دووری یعنی دووریەکە چۆن گۆڕا بوویتە دوو ئەوەندا دووجاشیکە لە ژێرەوە کەواتە دەکاتە یەک لەسەر چوار دەتوانین ڕاستەخۆ بە شێوازەش ئەنجامەکەی دەرچوێنین. بامان ڕێگاکانی پێشووتر پرسیارێکی دیکەمان هەیە ئەو جارە دەرێن ئەگە دووری نێوان دوو بارستایەکە بێتە نیو ئەوەندا دووری نێوان دوو بارستایەکەمان بوویتە نیو ئەوەندا یعنی ئاری دووەم جارمان بوویتە نیوەی ئاری یەکەم جار. ئایا هێزی چێشتکردنی نێوانیان چۆن دەگۆڕە دواتە دیسانەکە FG2 چی لێ بەسەر دێت دیسانەکە پەیوەندەکە دەنووسینەوە FG1 لەسەر FG2 مەرجنی هەموو جاران دوو لەسەرەوە بی بە ئەو جارە FG1 لەسەرەوە بی بەڵام مەرجە ئەگەر FG1 لەسەرەوە بی دەبی R1 دووجا لە ژێرە بچکو پەیوەندی نێوانیان پەیوەندێکی پێچەوانەیە
ئار دووجا لەسەرەوە دەبێتن. دانانەوەکەی دەکەم دەکاتە چی؟ ئاری دووەم دووجا وەک خۆی لە جیاتی ئار وەن دووجای دەکەمە ئەفەن ئار دووجا دادنێنەوە نرخی ئار دووجامان چەندە؟ ئار دووجایەکەمان ئار دووجا دەکاتە 1/2 نرخی ئار دووجایەکەمان چەندە؟ 1/2 ئاڕوانە. ئاڕوان دووجایەکەی ژێرەوە وەک خۆی دەنووسمەوە دووجایەکەی دەکەمەوە کەواتە FG1 لەسەر FG2 یەکسانە. ئەو دووجایە هەم لە بۆ 1/2 هەم لە بۆ ئاڕوانەکەشە 1/2 دووجا دەکاتە 1/4 ئاڕوان دووجا لە ژێرەوەش ئاڕوان دووجامان هەیە کە بە پەیوەندی نێوانیان هەبیتن ئەوە کورتکردنەوە ڕوو دەداتن کەواتە ئێستاکە دوو لە 1/4 تەماشاکە FG1 لەسەر FG2 یەکسانە ئەوە 1/4 دوو لا دوو نێوەندە چی بکەین؟ دەبێتە چ FG2 یەکجاران FG2 دەکاتە FG2 دەکاتە 4 ئەوەندەی FG1. لە پرسیارەکە پێشووتر دووریەکە بۆ دوو ئەوەندە هێز چێشکردن بۆ چارێگەک ینی دووری زیاد کرد هێز چێشکردن کەمی کرد چکە لەگە دووجای دووری پێچەوانەیە. ئێستا لەو پرسیارەدا دووری کەمی کردیە هێز چێشکردنەکە بووتە 4 ئەوەندە زیادی کردێت چکە لەگەڵ دووجای دووری پێچەوانەیە. یاخود گوتمەتوانم ڕاستەوخۆ بۆ شێوازەش بڵێم FG دەکاتە پێچەوانەیە لەگەڵ چ لەگەڵ دووجای دووری دەکاتە چی 1/9 بوویتە چ ئارەکەم بوویتە نیوە دووجا نیو دووجا دەکاتە چ دەکاتە 1/4 1/4ەکە لە ژێرەوە بێتە سەری هەڵدەگرێتەوە کاتە هێز چێشکردنەکە دەبێتە 4 ئەوەندە. پرسیارێکمان هەیە لە ڕێبەری هەڵسەنگاندن پرسیاری 35 جاریوا بە داتا دەداتێ بڕی هێزی چێشکردنی نێوان دوو گۆی بچووک دەکاتە لە سەرەتادا هێزی چێشکردنەکمان هەیە FG وەنەکمان هەیە لە سەرەتادا 10 نیوتنە کاتێک ئەو هێز چێشکردنەمان هەیە ئەگەر دووری نێوانیان ئەگەر لە سەرەتادا دووریەکەیان ئاڕوانەکەیان 10 سانتیمەتر بێت ئایا هێز چێشکردنیوان دەبێتە چەند؟ هێز چێشکردنیوان دەبێتە چەند؟ چۆن دەگۆڕێت بە کام کۆڵکە دەگۆڕێت گوتمانمە بەسمان هێزی چێشکردنی دووەمە بزانین چی لێ بەسەر دێ دەبێتە چەندە؟ لەو کاتێکدا کە دووری نێوان دوو بارستاییەکە ئارەکە لە باری دووەم جادا 5 سانتیمەتر بێت یاسای نەگۆڕی چێشکردنی گشتیش هەیتمان. هەڵبژاردنی دەداتێ بزانین چۆن هەڵبژاردنەکەی دەسەلمێنین هەڵ دەکەین هەموو جاران ئەوجا هەڵبژاردنەکە هەڵبژێرە پەیوەندەکەی دەنووسم گوتمان FG2 لەسەر FG1 یەکسانە با FG1 لە ژێرەوەیە R1 دووجا لەسەرەوەیە لەسەر R2 دووجا پەیوەندی نێوانیان پێچەوانەیە. دانانەوەکەی دەکەم هەموو ئەو جارە بە شێوەی نرخەیتم هەر ئەوەندە جیاوازیەکە بسارەکەن کە FG2مان دەبێتە چەند داوا کراوە کاتە FG2مان دەوێتن FG1مان لە سەرەتادا کێشەکە 10 نیوتن بووە ئاری سەرەتامان ئاری سەرەتایەکەمان 10 بووە 10 سانتیمەتر 10 سانتیمەتر دووجا لە ژێرەوەش ئاری دوومان 5 سانتیمەتر بووە 5 سانتیمەتر پێنجەکەمان دووجا چکو ئارەکە دووجایە دەکرێت یەکەش نەگۆڕی چکو سانتیم و سانتیم پێکەوە کورد دەبێتەوە وەکو یەکنیەکانیان کەواتە ئێستاکە FG2 لەسەر FG1 کە FG1مان دەبوو یەکسانە 10 دووجا دەکاتە 100 و 5 دووجا دەکاتە 25 دوولا دوو نێوەندەکەی دەکەم 10 جاران 100 دەکاتە 1000 ئەوەی لەگە نەزانراوەکەشە لە ژێرەوە کەواتە FG2 دەکاتە 1000 لەسەر 25 دەکاتە 40 نیوتن کەواتە 40 نیوتنەکەی هەڵدەبژێرین. هەر بە شێوازێکی دیکەش دەتوانین هەندێک نرخ لە خۆمان لا بدەین بۆ نمونە دووریەکەمان لە 10 بوویتە 5 کەواتە ئار کەمی کردیە پەیوەندی نێوان ئار و هێز چێشکردنی پێوەندیش پێچەوانێ دەبی هێز چێشکردن زیاد کە لە خۆی دەبووە نابی 5ەکە هەڵبژێرم بە هیچ شێوەزی دەبووە دەبی هێز چێشکردنەکە زیاد باتە نابی 2.5ەکە هەڵبژێرم یان 20 یان 40 بەڵام ڕاست پێچەوانەیە لەگەڵ دووجای دووری کە دووریەکە لە 10 بوویتە 5 واتە بوویتە نیوە هێز چێشکردنەکە دەبێتە 1/2 دووجا لە ژێرەوە دەکاتە 4 ئەوەندە 4 ئەوەندەی دێ دەکاتە 40 ئەگە نابۆ شێوازە حەلیکە کێشە نابێت.
پرسیارێکی دیکەشمان هەیە هەر لە ڕێبەریا پرسیاری 37 ڕێبەریا بزانین دەڵێت چێ هێزی چێشکردنیوان دوو بارستایی هێزی چێشکردنمان هەیە لە نێوان دوو بارستاییدا کاتە FG1مان هەیە 36 نیوتنە ئەم هێزە دەبێتە چەند دەبێتە چەند ئەم هێزە واتە هێزی چێشکردن لە باری دووەم جار دەبێتە چەند ئەگەر لە پرسیارەکەی بڵێتن هێزی چێشکردنەکە چەند بووە یعنی FG1 بەڵام دەبێتە چەند چۆن دەگۆڕێت بە کام کۆڵکە دەگۆڕێت مەبەستی FG2 لە جیاتی ئارەکانمە بە نرخداتی ئەوجا لە پرسیاری 37 ڕێبەری ئارەکانی بە پەیوەندی داوەتەما ئەگەر دووری نێوان دوو بارستایەکە بێتە سێ ئەوەندەی یەکەم جار یان دووریە بنەڕەتەکە هیچ فەرقی نییە کەواتە R لە باری دووەم جار دەکاتە سێ ئەوەندەی بنەڕەتێکە بنەڕەتی واتە یەکەم جار دانەنەوە پەیوەندیەکە دەنووسم FG2 لەسەر FG1 یەکسانە بە R1 دووجا لەسەر R2 دووجا هێزی چێشکردنی دووەم جارمان دەوێتن FG2مان دەوێتن FG1مان 36ە یەکسانە R1 دووجاوە خۆ دەنووسمەوە کە نرخنیتمان بە هێما دەنووسمەوە R2مان دووجا لە جیاتی R2 چا دەنێمەوە سێ ئەوەندەی R1 دادەنێمەوە ئێستاکە دارانەوەکەی دووبارە ئەو توانەی دەشتێنم FG2 لەسەر FG1 کە 36ە یەکسانە R1 دووجا سێ دووجا دەکاتە 9 R1 دووجا R1 دووجا لەگەر R1 دووجای کوردبەوە ئەوە لێرە یەک ماوە یەک جاران 36 دەکاتە 36 دەکاتە 9 جاران 9 FG2 دەکاتە 36 9یەکە بستە ئەو بەری کەواتە چی دێتن FG2 یەکسانە ئەو بەری یەکسانە 36ەکە لەسەرەوە ئەوەی لەگە نەزاندراوی لە ژێرەوە دابەشی کەین دەکاتە 4 نیوتن کەواتە تەماشا دەکەم 4 نیوتنەکەی هەڵدەبژێرم لەگەر شەریعەتەکانش دیسان دووبارە بیگونجێنەوە دووری زیادی کردیە دەبی هێشێشکردن کەم کاتن هێشێشکردنەکە لە خۆی 36ە کەواتە تەماشا دەکەم کەم بۆ لە بۆ 4 نیوتنی سوورانەوەی هەسارەکان بە دەوری خۆردا لەسەر ڕێڕەوەکی بازنەی نییە بەڵکو لەسەر ڕێڕەوەکی هێڵکەیە واتە نیمچە بازنەی زانایەک ئەو قسەی کرد ناوی جۆهانس کیپلەر بوو جۆهانس کیپلەر پێشبینی ئەوەی کرد کە سوورانەوەی هەسارەکان بە دەوری خۆردا ڕێڕەوەکەی ڕێڕەوەکی نیمچە بازنەیە هێڵکەیە وەزانە نیوتن سەلماندی کە قسەکەی کیپلەری ڕاستە و هەسارەکان لە ڕێڕەوەکەی خۆیان لا نادەن بە دەوری خۆردا دەسوڕێنەوە لەبەر ئەوەی دەمانگوت کاتێک کە مانگەکی دەستکرد بە دەوری زەویدا بچێتە یان مانگی سروشتی کە بە دەوری زەویدا بچێتەوە یان هەر هەسارێک لە هەسارەکان بە دەوری خۆردا بچێتەوە ئەوە هێزی چێشکردنی نێوانیان دەبێتە چەقێزی پێویست ئەوە هێزی چێشکردنەکەی نێوان هەسارەکان و خۆرە وا دەکاتن کە ئەو هەسارانە لە ڕێڕەوەکەیان دەرنەچن لەسەر ڕێڕەوە نیمچە بازنەیەکەیان بەردەوام بن ئەگەر زەوی بکەین گۆتمان زەویش لە هێڵ یەکساندا هەڵ ئاوساوە ئەوە زەوی ئەوە گوتمان هێلی یەکسانە هێلی یەکسان لێرە دەمانگوت چیەوە دەمانگوت ئەویان تەوەرەی خولانەوەی زەویە تەوەرەی خولانەوەی زەوی ئەوە جەمسەرەکانە ئەوە خاڵە جەمسەری باکوور ئەوە جەمسەری باشوور لە پێشووتر باسی چەقهێزمان کرد لێکوانە دیسان دووبارەی دەکەمەوە لە بۆت لە چەقهێزی دەمانگو کاتێک کە کەسێکمان هەبێتن لە جەمسەرەکان بیتن لە ئەنجامی ئەوەی کە زەوی بە گۆشە خێرایەک دەخولێتەوە زەوی بە دەوری خۆیدا دەخولێتەوە هەر خاک لە خاڵەکانی زەوی جوڵەیەکی بە سووری دەبیتن جا کە جوڵەی بە سوور لە ئەنجامی خوڵانەوە پێبی ئەو پەیوەندیمان بەکاردێنە چەقهێز دەکاتە بارستایی MR ئۆمێگا دووجا تەماشا دەکەین ئەو ئارە لێرەدا چێت دووری کەسەکەی لە تەوەری خوڵانەوە دووری تەنە لە تەوەری خوڵانەوە کە تەماشا دەکەین کەسەکەمان لەسەر تەوەری خوڵانەوەیە ئارەکەی سفرە کە ئارەکە سفر بی چەقهێز سفر دەبیتن کە دەمانگۆ دێتە سەر هێلی یەکسان کەسەکەمان کە دێتە سەر هێلی یەکسان دووری لە تەوەری خوڵانەوە R
دەبێتە مەگزیمەم کەواتە چەقە هێزەکەشمان لە هێلی یەکساندا مەگزیمەم دەبی گەورەترین بڕی دەبیتن بەڵام ئەوڕۆ کە باسی بابەتی کێشیە لە بۆ کێشی بزانین چۆنا ئەگەر پەیوەندی کێشی بنووسینەوە کێش دەکاتە نەگۆڕی چێشکردن بارستایی ئێستا دیلان بەرامبەرم دانیشتێ بارستایی دیلانی و بارستایی زەوی و ئار دووجای دووری نێوانیان ئێستاکە ئەگەر ئەوە دیلان بیتن تەمەشا دەکەم ئەو ئاڕە پێی نارێن کە تازە دەمەدی ئاماژەم پێدا پێی نارێن دووری لە تەوەری خوانەوە پێی دەڵێن دووری لە چاق لە بۆ یاسای چێشکنی گشتی پێی دەڵێن دووری لە چاق ئێستاکە دیلان ئەوەندە دوورە لە چاق کەواتەوە ئاڕە لێرە کە دێتە سەر هێلی یەکسان بزانە دووریەکەی لە چاق زیاتر دەبیتن کەواتە تەماشا دەکەم هێزی چێشکردن لەگەڵ دووجای دووری پێچوانێ لێرە دووری کەمە کە دووری کەم بێ هێزی چێشکردن زۆرە هێزی چێشکردن زۆرە کە لە جەمسەرەکاندا هێزی چێشکردنەکە دەکاتە هێزە کێشە ڕاستەقینەکەی تەنەکەی بەڵام کە دێتە هێلی یەکسان تەماشا دەکەین ئار زۆرە کە ئار زۆربی هێزی چێشکردن کەم دەبێتن هێزی چێشکردن لە جەمسەرەکاندا زۆرە بەڵام لە هێلی یەکساندا کەم دەبێتن پرسیارە شما هێلە پێداچنەوەی باش ئەو پرسیارەتیدا ئەو دەستەواژەیە دەرێن بۆچی هێز چێشکردنەکە کەم بووە دەرێن چونکە بەشێک لە هێزی چێشکردنەکە گۆڕاوە لە بۆ چەقە هێزی پێویست بۆی ئەو تەنە لەسەر جوولە بە سوورەکەی بەردەوام بێتن و پەیوەندیشمان هەیە ئەگەر هاتوو دیسانەکە لەو پەیوەندیدا ئەوە برێن بارستایی زەوی ئەوە برێن بارستایی دیلانی ئێستاکەگە کێشی دیلانی بچێم دەکاتە بارستایی دیلان تاودانی کەوتنە خوارەوەی سربەست ئەوە بارستایی دیلانە دەکاتە نەگۆڕی چێشکردن بارستایی دیلان بارستایی زەوی ئاردووجا ئەو بارستایە لەگە ئەو بارستای لە هەردوولایان هەیە کوردبەوە کەواتە ئێستا تاودانی کەوتنە خوارەوەی سربەست جی تاودانی کەوتنە خوارەوەی سربەست دەکاتە نەگۆڕی چێشکردن بارستایی هەسارەکە کەمە باسی زەوی دەکەین یان هەر هەسارێکی دیکە کە باسی بکەین ئاردووجا کەواتە تەمەشا دەکەم جیش لەگەڵ دووجای دووری پێچەوانەیە کەواتە لێکواندا ئارکەمە واتە تاودانی کەوتنە خوارەوەی سربەست زۆرە کە لە بەشانی بەشی سێمیش تاودانی کەوتنە خوارەوەی سربەستمانێتە پێش پرسیاری هەڵ دەکەین لە ناوچەی جەمسەریەکان بیتن تاودانەکە 9.83 تاودانی کەوتنە خوارەوەی سربەست زۆرە بەڵام لێکوانە لە هێل یەکساندا ئارەکە زۆرە تاودانی کەوتنە خوارەوەی سربەست جیەکە کەم دەبێتن ئەو کاتیش کە تاودانمان دەداتێ تاودان لە هێلی یەکساندا مەسەڵەن پرسیارمان دێتە پێشی 9.78 کاتە ئەو گۆڕانە بۆی چییە بەهۆی گۆڕانی ئارەکانە دووری تەنەکەی لە چەق و پرسیارەشمان هێستا دێتە پێشمان ئەو پەیوەندیەی سەلماندیە پرسیاری لەسەرە ئێستا کە لە بۆت باز دەکەم یاسای کیپلەر بۆ هەژمارکردنی خێرایی خولگەی مانگەی دەست کرد خێرایی خولگەی مانگەی دەست کرد ئەگەر زەوی ڕسم بکەین ئەوە زەوی مانگێکی دەست کرد ئەو هەر مانگی دەستکردمان زۆرە بە دەوری زەویدا دەستسوڕێنەوە بۆ نەمانجی دەستکردمان هەیە لە بۆ ئەنتەرنێتێ لە بۆ سەتەلایتە کەواتە دەبین مانگە دەستکردەکە کاتێک لەسەر ڕێڕەوەکی بازنەی بە دەوری زەویدا دەسوڕێتەوە ئەو مانگێکی دەست کرد گوتمان هێزی چێشکردن دەبێتە چەقەهێز هێزی چێشکردن دەبێتە چەقەهێز لە دەرسانی ڕابردوو باسمان کرد کە خێرایی خولگەی هەژمارکەین واتە ڤی هەژمارکەین لێکەوتە خێراییەکەی هەژمارکەین هەر لە پەیوەندیەوە تەماشاکە هێزی چێشکردنەکەمان چەقەهێزە مادام خێرایی خولگاییمان دەوێ ئەو پەیوەندی چەقەهێز دەنووسین کە خێرایی تێدایە بارستایی خێرایی دووجا لەسەر ئار ئەو ئارە پێی دەڵێن نیوەتیرەی خولگەیی نیوەتیرەی خولگەیی جی ئەوە کێشکردنەکە دەکاتە جی بارستایی مانگە دەستکردەکە ئەوە مانگی دەست کرد ئەوە هەر هەسارەیەک بیتن یاخود زەوی بیتن هەسارەکە بیتن لەسەر ئار دووجا تەماشا دەکەم ئەو ئارە لەگەڵ ئارەکی کورد بووە ئەو بارستایە لەگەڵ ئەو بارستایەکی کورد بووە کەواتە ڤی دووجا ماوە لێکوانە جی ئێم لەسەر ئار ماوە دووجایەکەی لابم ڕەجی وەردەگرم لەولایەش ڕەجی وەردەگرین ئەو دووجا لەگە ئەو ڕێگەی دەڕوا کەواتە خێرایی خولگەیەکە
دەکاتە ڕەجی GM لەسەر R کاتە خێرای خولگەی بەندە لەسەر بارستایی هەسارەکە و R نیوەتیرەی خولگەیە ئەو ئێمە کەپیتەڵە بارستاییە گەورەکەیە هەسارەکە بارستایی گەورەترە لە مانجی یاخود ئەگەر هەسارەیەک بە دەوری خۆردا بسوورێتەوە ئەو کاتی دەبێتە چ بارستایی خۆر یعنی ئەو بارستایە چێە بارستایی ئەو تەنەیە کە بە دەوریدا دەسوڕێنەوە بارستایی ئەو تەنەیە کە بە دەوریدا دەسوڕێنەوە مانکە بە دەوری زەویدا دەسوورێتەوە بارستایەکە بارستایی زەویە هەسارەکە بە دەوری خۆردا دەسوورێتەوە بارستایەکە بارستایی خۆرە و لەسەر نیوەتیرەی خولگەیش بەندە کە لە پێداچوونەوەی بەش پرسیارێکمان هەیە لە هەڵبژاردنەکان و کاتێک هەسارەیەکیش بە دەوری خۆردا دەسوورێتەوە یان مانگێک بە دەوری زەویدا دەسوورێتەوە کاتێکی پێویستە تا خولەکی تەواو دەکاتن یاسایەکی دیکەمان هەیە لە بۆ کپلەر یاسای سێمی کپلەر ئەو پێی دەڵێن چ کاتەلەرەی خولگەیی ئەویشیان دەکاتە پرسیاریشی ساڵ دەکەین 2 پای ڕەجی R سێجا لەسەر GM بە هیوام سوودێکمان بینی بێ